كوتري وي كوتري أوصل لما كوتري وكوتري وي كوتري أوصل لما كوتري رولش فستاني ذكم لا برخاتي قوري فصلي بهارا نقوجا باقي عندي أنا دري باقي هاي باقي لو 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 هاي باقي باقي هاي باقي روشي روانبي والله يا دنا أو ماري قارنا أنا كنا دنا السلام عليكم. عليكم السلام بخير بي. أري براجن بياوتان لماريا. نا والله كاكا لمالي نيا. اللو خير. والله الريبوارم قلت مقارنة نشوف قوم برسيمة. يا كاكا ورا جوري فرمو. خو بياوم لمالي نيا مالي لقد خوي نبرد يا فرمو ورا جوري. دبي احتياج يا. فرمو بس تساوم مال مالي خوته فرمو. فرمو ورا جوري فرمو. كتليري ببسطلو داري باشا باشا براجل صرت ساوم ساوم خوش بخوا سلامتك يا برو وتشيو ليرة هو كان جهات تجوري وا والله كانت شي خاينة وجلوه نبي فاطم لتنزيلاتي نقريبي قول والله قال خاينه بقوه ناو جيشي خاينه فاطم يا فاطم هات يا بيوت ولا بزانم ولا شين دريتو فاطم او كرت سيريدا او ميوانيا ميوان مان هي اي والله ريب وارق وبيره دات له دركي دمشينا مجوري ربي رود سپی بیدارشی داکم کروژنه پیاوی لماره نبودسم با پیاوانه سرزه چی گرتم ربی مرازی دنیا و قیامت عاصر بی ایشالله قطع اسکت باقی جان دبی ناسته عقلي خود كانت بزلام وهنا تجوري لو تقيد بياوك عيبه ميوان ريب وارق قلت ميواني تعالي تي هلا وما ابو تقيد ابو لو تبوا باشا اقر او ميوانا لو كري كرت النبي او كرز لميوانا كرت النبي كو امن لماري دي مدينه ماري من بخوم داوام كي قلت فرم ولا جوري هذا وتشود ما بتيا او السري دبر ملو ميوانا لا ميواني سري دبري زمان انا ما ابو اتونيا اتو ماري من تكاور كردي هندي او باري من صرف كي لا شي ميواني بكره ودين جوري پیاوەکەی پێرە چگەلە پیس بسۆک و ڕازی بە قورئان لەوانەیە بە میێوانی تێکچی بریا هەر نەهات بە بینە چاقوەکەم دەبینە بینە کا بڕۆیشی خۆت خۆشی ود لێرە نایە برنس ترشمان هەیە بەس گوتم میرەشتیش لێنم لەبەر ڕێی بوار و میوانی بڕۆ ئاگرەکەی بخوژێنەوە لێنە نێ لەگەر تو پیاوەکە کا میوانەکە کابزانم سەر کەس چێ باشە ئەتوو بەشەری ئەتوو عەقلت هەیە ئێنۆ چ بووە کاک باشە من لە مارێنی مەلۆ بە خۆت و بەکەر داهاتێ ماری من ها کاکە قابلە چ بووە ڕێبوارم برسیمە و ئەوەش وچی خوشتی گەورەی منە برسیتە لۆ کەس بە توی گۆت وێرە مەتعەما ماری من مەتعەما وەڵا کەس وێ نەگوتێ بەس سوول هەروایە کارچی من کوردەواریمە هەروایە کوڕە تو نابی بڕێک عەقلت هەبی ئاخە پیاو لە مارێنیا من کوور یەکسەر دێمە ماری خەلکی ئەوچە کاکە لۆ ئێستا تو زانە کو دانیشتێ بزانە کو دانیشتێ ناخۆشار دەستم دەڕۆم دانیش ئەو زەوە دەرێ کورە ئارد و عەزمە پێم ناخۆشە پیاوەکە ڕاوەستە لەوەها خۆت مشە بەش کردیا دانیشە کاکە دانیشە توش وچی برا گەورەی منی سەلامەتت کە برا ئێستا دەچم لە بۆ نانی دەیلم نانی بخۆ ئەو جەبەڕێت دەکەم پیاوەکەم عەیبە دنیات نەدیتیا ڕێبوارە نانی دەخوا دەستە ڕێی خۆی ڕەحمە لە داک و بابت چێ تەماشام دەکەی چەند ڕەزیل و خورسۆچی لەگەڵ تۆ مەزدم با پێت بڵێم نەترشمان هەیە نە برنجمان هەیە پاروەنانەچی لۆ بینە کچە لەگە بەرداغا ئەوەچی کەرەکەش هیچی نەدەیە کاکە چی خوا کردێ قسمەت دەخۆین الحەمدولله خۆیانەوەی بڕی ڕەبی خوا بەرەکەتی بێختە ئەو مارەی لەبە ئەو خوشکە بەڕێزەی نا لەبە پیاوە ڕەزی لە پیسەکەی هەتووەرە تەمەشاکە ئەو دنیایەی کورە ژن ئەوەندە سەخی و پیاوانە و مەردانە پیاوی ژەوها نەدی و بودی و ناکەت بەچە وەڵی هەر کۆشی بێ و جەمەشم خوا با قچۆکە پاردەمەوە ئیسراحەتە چکەم ئیسراحەت باسە کاکا سەدەی
هەستا چیەکە کاتی خۆم هەستا خۆی لە فندق لێ دەنێ کورە پێنامە نەخوارد بەرە وەڵڵا پێچان نەخوارد لەخوای بەزێ ئەدا هەستا بڕۆ خۆمارەکەشم لێ زەفت ناکەی کورە وەڵڵا لە قەپەتی تۆ من نانیشم نەخوارد برام گەرمایە گوتم کچێکی وەرە هەستا برام هەستا گەرمایە بڕۆم هەستا برام هەستا دەی باش هەستا لە قەپەتی تو نانیشم نەخواردی هەستا خوا قوتت دا وای خدا عافت کە یاخوا کوونە باشن واللهی بەتەماخوا کاکەوە لە چێ دێ لە چێ دەچی وەڵا کاکە ڕێبوارمەوە لەو گوندەی دەردەچم بەرە ئەو لای دەچم کورە کاچی من لۆ ئەتوو لە ئاوەدانینی باشە چۆلەوانیە ئەتوو لە گوندی دەردەچی ئەڵعانەژی لێەوە وەختی جەمەیە وەڵی ڕاستە بەس ڕێم دوورە هەمیش هەر هەم دەگەومەجێ کورە بە کەلامی خوای ناڕۆی حتا جەمەشی لەکنە من نەبی نانی نەخۆی نانەکەت بخۆ نوێژێ بکە ئیسرعاتەجی بکە ئەوجا سەرسەری خاری خۆتاتی و بەخێر کاکە خوانەی بڕی بە زیاد بیمار داوابی خوا خێرت بنووسی بڕۆم باشتران ڕێم گەلە دوورە کورە بابە ئەخەلۆ دیارە یعنی ئێرە پیاوەچی لێ نێت بە برسیتی بڕۆی نانا ئەستەغفر الله عاشاشینگۆ یان ئەمە بە پیاو نازانی نا برا گەورەی منن دەوەرە دەی دێڵە دێ دەوەرە لادە نانەکەت بخۆ ئەوجا سەرسەر و سەرچاو بخێت باشە ئاوەدان بخوات ئەوە دەڵێ کەرەکەشت ناڕوە بابا دەڕوە هەچە دەی هەچە دڵخواست فەرموو کاکە فەرموو کورە ماری خۆتە دڵخواست سەلام عەلەیکوم بێ هەچە هەی ئەلەوەی بەستەوە ئەلەوەی بەستەوە چێ دڵخواست بەرێ هۆ چێ زانە چه عازەکە جێکی دانێ میوانمان هات میوان بوف دیسان میوانێ چ بابە دیسان میوانە ڕستی لەگە خۆی نایە فەرموو فەرموو مارێ خۆتە فەرموو یاخۆ بە خێ بێستەر هەردوو چاوم بابەکەی سەر چاوم فەرموو کوێتە دانیشە فەرموو بەڕاستێتی میوانتی نادیسان دڵخواست ئەوە ئەمن لە پشتەوە ئیشم دەکرد ئێ فەقیرەکی ڕێوبار ئێ خدا دەزانێت تۆزی غەریبی لەسەری نیشت بوو گۆتی دەڕۆم ئەو هاوە دەڕۆم و ڕێم دوورە و گوتم بە کەلامی خۆی حتا نانی نەخۆی نایلم بڕۆی ئەوزەوە هینایتمەوە پارە نانەچی لە ئازو دەکەین و دەیدێنی وەڵڵی ئازابە بۆ خۆت بچولێنێ ئەمن عیلاقەم لێ ئەو دەشوی لێنانێ یەکسێ دەدوی باشە تو بە چژنی ئەو مارێ بە چژنی ئەو ماڵم ئەتو دنیا کابرا کرد لە من هێنایە مارێک توت گوناحە و نانی نییە بخوات ئەوێ ڕۆژێ دیسان کابرا ئەلێ ڕێبات تێپەڕی ئەتو چوی هێناتە ماڵەوە من هەم ڕۆژە بە من نەکەی وڵات ئەم با کونە دەرزی ئەوە بدۆزمەوە خواردن بکەمە زەخیرە بۆ ماڵ و منداڵی خۆمیا بدەمە دەم منداڵی خەڵکی عالم نییە عیلاقەم لێ بەسەرەوە لا تۆ دەی کچێ تو چاوە سەرشت لێ شێواندم پیشم هەیە لاکەوە کچێ تو لۆ چاوە دۆندە تەنگە تەنگ کچێ خێرە پیاوەتیە ئەتو لۆ دەکەی ئەم لە پیاوەتی بکەوم کچێ باشە خێر دێتە دەرکەمان ئەتو نالی ئەمە خێرەکەی بکەین قابلە پارە نانەکە ئەوە ئەلحەمدوللا خوا دایت ئێمە نان هەیە شیو هەیە کورە ساوار هەیە بڕۆش هەیە هەموو شتێکی پارە نانەکە دەخواتن و وەڵی ئەمن پارەم لە تۆ نەدۆزیوەتەوە کابرا پشمان پێیەوەیشە ئەم دەرخواردی عالەمی نادەم ئەتو بڕۆ بۆ خۆت لە چێ داوەتەکەی داوەتیکە من عیلاقەم لێ بەسەرەوە نانی نادەمە کەس ناوەڵام من ئیش و کارم نییە من ئەم ڕۆژێ میوان لەسەر جادە تێپەر دەبێت تۆ بێنیتە ماڵەوە من نانیان دەبێ لۆ کچێ کو ئەوە تو دەوت دەێت چەقووە کچێ ئەمن تووشی چ بوویمە لە ڕای خوای تووشی ئەو ئاگرەی بوویمە خوا بە قوربان بم ئەمن مەقسەدم خێرە بەس ئەو ژنێنە خێر و بەرەکەتی لە من بڕیە پیاوەتی لە من بڕیە باشە ئەوێ ڕۆژە چومێن دەرێ بسوورمانێک تێپەر یعنی پارە نانێکمان دانا مارەکەی لەگە خۆی بن زۆرە لە من کەم دەبیتەوە زۆرە وەڵڵاهی دەڵێ ئەو بەردەی پێدادەم ئێستا چت دەوێ کچێ ئەمن کاسبی دەکەم یەکسێ دەبا پیاوەتێکیش بکەم کوڕە کاکات و کاسبی دەکەی بۆ ماڵ و منداڵ خۆ ناکەی بۆ خەڵکی کچێ دەوەرە خێرت دەگاتێ کاکانگۆ قەت مردیتان لە قەبرستانە چنیە وەڵڵی من عیلاقەم نییە بەسەرەوە ئەمن خێر و خێرات ناکەم بەسە بێزار بووم لە دەستە و ئەم ڕۆژێ سەلامم بۆ دێنێ ماڵەوە خەڵکم بۆ منداڵ سوالکەرم بۆ دۆزیەوە دەیەنی تەماڵێ من خۆ نانیان دەبێ ئەمن نان بە کەس نادەم عیلاقەشم لێ بەسەر تێگەیشتیان نا چ دەکا کورە ئەتووەرە وەڵڵاهی بەلاژ نان گۆتیە هەر ژن پیاوی لە پیاوەتی دێخی هەر ژنیش پیاوی دەکاتە پیاو خدا دەزانی لەو ڕۆژێ ئەو ژنە منە بە هەموو کەیف خۆی حەول دەدا ئەمە لە پیاوەتی بێخم کورە وەڵڵاهی دەنام خێری خۆم هەر دەکەم وەڵڵاهی پیاوەتی خۆشم هەر دەکەم کچێ نانە چ عازە دەکەی بەبین لایە ئەوجا خۆشی و ناخۆشی بی نانە چ هەر دەبی بدەینێ بزانە
چی لە خۆی کردیە ئەوە لۆل و مار و منداتێ لۆلۆ خێرێنیتت ساوتەنگەرێ وەڵاهی بە بەرەباب ئەنگۆ چاکەکتان نەکردێ بە بەرەباب خێرەکتان نەکردیا بەس ئەمە تووشی چ بوو لا حول ولا قوة إلا بالله ڕەبی مارداوە بیمام سعید ڕەبی بەرەکەت بکەتە مارەکەت وەڵڵاهی ئەمەندام نابوو لە هیچ لایەکی لانەدەم بە برسێتی بگەمەوە هەتا دەڕۆم هەتا دەگەمەوە جێ خۆم پەک لۆ بابە آخر زەمانە لۆ دنیا کۆر بوویتەوە لۆ پیاو چاک نەمایە لۆ باشە ئەدێ ئەمن لەو گوندەی نیمە هەر جارێکی بێرداهاتی لا دەدێ ماری برای خۆ ئەی خوا لە برایەتیت کەم نەکە ڕەبی ڕزقت بە زیادبی بەرەکەت بکەتە ناو مار و منداریشت باشە نانەک ئەگەر لە بۆ میێوانی نەبی ئەگەر لۆ پیاوەتی و خێرەکی نەبی تخوا کەیفی چم بەو نانەی بێتە وەڵڵاهی ڕاستە بە شەرت هەموو کەسەکە وهابی کورە قەت ئەتونیا ئیلا داوا لە خوای بکە خوان ڕسقی دەدا خوان نانی دەدا ئامەنتو بالله هیچ پێویست ناکە ئەتونیا چاوتەنجی بکەی و ئەوە بی کورە هەرچی پێ دەکەی لە دەست دێ پیاوەتی و چاکەی بکە ئەرێ کاکە ئەتوو نانت نەخوارد نان و چاو ماستن نەخوارد چت دەوێت لەوە زیاتر چت دەوێت لە مێردی من کاکە لە ئیش و کارت کردوین چت دەوێت لەوە زیاتر نەمزانیەوە هەیە ئەم نەردەستم دەڕۆم کات تەمانی شەش لێرە پێنەوە کچە تۆ شەرمت بەخۆنیە ناوەڵا شەرمم بەخۆنیە کچێ بمری بترێ و باشترا لۆ کچێ باشە باش میێوانەکی عەزیز باشە هاتێ دانیشتیە پارەنانەکی خواردیە پیارە چایەکی خواردێ لە باتی چاکە و پیاوەتی و ئەو خێرەیمان لە بۆمەی هینە ئەتو ئەو نەوە قسانە پێ دەرەی چی بۆ هێناینە لە بەم گارەگاری مەکە ئەم بە هەردەستم قورئان ناڕۆی بە قورئانی چ خۆ بە تەمانی شەش لێرە خەوێ بابی بابم کچێ کاچی من ئەو دەنگە لێناوی ئەو دەڕۆم بە خودای ناڕۆی ناڕۆی بە خودای چ ناڕوا چ ناڕوا خۆ بە تەمانی شەش لێرە بمێنێتەوە چ ناڕوا چ لێرە کچە شەوێ لێرە نامێنێتەوە ناو هاتۆ قچووە ئەمە دەزانم ئەتۆڵان ڕۆڵ لەوەی چووکە شەوێ بمێنێتەوە نامێنێتەوە نادرت مرتعبی لێرە بمێنێتەوە بیمەعنا نانی دەخوا لەسەر دۆشەکەم دەنوێت نامەوێت با بڕەتەوە نانی خۆی خواردنان و بەس چایەکەی خوارد خەلاص با بڕۆ کورە بە کەلامی خۆی ناڕۆی کورە کاچی من بڕۆم باشترە چاوە کچە دەڕاوەستە ڕان نەقوچەم لێمەدا کورە باشە باش ئەتوو بەس وەرە بە من برێ تو ئەو خوددا تو ئەو خوددا ئەتوو گو لە ماری بابتان قەت میێوانتان هاتیە واللهی قەت نانەکتان بەخێر نەدایە واللهی ئەگەر میێوانتان دیتبی میێوانتان هاتبی قەت ئەو هات چاوتان تەک نەدەبوو کاکە لۆ خێری بکەم لۆ خێری بکەم لۆ چ پشتیە زەلام پشتیە خراپم کردێ لۆ خێری گوندەکەی ئەو شتێکی زۆر سەیرم دیت با قوربانت دەرێک و لە گوندەکەی ئەو لا شتێکی زۆر ئەنتیکەم دووچی ئینگۆ بەس عکس بوو کو یعنی کورە لێم گەڕێ با بڕۆم باشترە بە قورئان دەجێڕێەوە ئەمە نەمدیتێ لەو ژنەی من چاوتەنگتر بزانم چ دیتێت ڕاوەستە ڕاوەستە کاچی من ئەمن شتێکم دیت لە ژنەکەی زۆر چاوتەنگتر بوو بەس زەلام بوو کو یعنی ئەو گوندی خوارێ دیتە بەوێ داهاتم کاکە بەرێ ژن و پیاوە بوون ئەو هەلا ژنەکە هەر چەندی برێ سەخی تەبیعات ژنەکی چاک فەرمو لێکردم ڕێزی گرتم بەس پیاوەکەی ئەوەندە ڕەزیل بوو ئەوەندە هیچ وەر حسابکە دەریکردم ناوی چ بوو ژنەکە ژنەکە ناوی خوشکە فاتم بوو فاتم ئەدی پیاوەکەی پیاوەکەشی ناوی عەبوو بوو وازانم ئەها دیتیتر ئەو جەکاکە با پێت برێم بەرێ ئەو فاتمە خوشچێ منە بەڕاستە ئارێ وەڵڵا ئەو پیس پیسۆکە خوشچێ عەبووە ژن بەژنیتان کردی ئەمە کاتی خۆی ژن بەژنیمان کردیا ئەوانە بەرەی چاوتەنجا پێ دەرێت ئەوانەش بەرەی سەخیان پێ دەرێت چیە مارەوەدان واللهی دوعا دەکەین ئەوەی سەخیە خوا دە هەندێکی سەخی تری بکە و بیداتێ ئەوەی ڕەزیل و چاوچنۆشە خوا ئیسلاحی نەسری دەرێم خۆتان حازرکەن ئەوڕۆ بتان بەمە سەفرەی دوونێ چ بووینە ئەولایە ئەو ڕۆدەتان بەمە ئەولایە کچێ سەفرە دەزانی چەند خۆشە وەڵڵی بەمبی شەو ڕۆژ نێم و مارێ حەلە سەفرام بوو پیاوەکە وەڵڵا ئەوە ڕۆشتوینە سەفرە بێزار بووینە با ئەمڕۆ نەچین تخوا بابە تخوا باوەڕە نەچینە سەفرە تۆزێ لەگەڵ برادەرەکانم یاری بکەم بێزار بوومە چیژی نەسە سەر بە ئەسپەی کو بە قسەی داکەکەی دەکا بزانە کو بە قسە دەکا کچێ چیژی خەلکی کچێ ژنی خەلکی مەمنونە بابی پیاوی بیباتە سەفرەی ئەمن هەموو ڕۆژە دەتان مەمە سەفرەی هێشتا نەسە سەر بە ئەسپەی ڕازی نی هەموو گوتم دەچینە سەفرەی یاری دەچینە سەفرەی تێکەیشتن ئەوە ڕۆشتوینەتە سەفرە ئەوە ڕۆشتینی بێزار بووینە حەوکە بێزار و مێزار نییە گوتم دەچینە سەفرەی یعنی دەچینە سەفرەی نەسەکەوە مەکە دەمارم زۆر دبی و پێش چاویشم تاریک بی ئەتۆ پیاوەکە تووڕەمە بە کەی لێوتومە نایم بڕوین بڕۆ ماڵی سەعیدی برات و منداڵەکانی بێ پێکەوە دەچین بۆ سەفرە وڵی ئەوە شتێکی باشە سعید بە حیاتی ئەو مندارانی نەبرتە سەفرەی دەبە لەمە پاش لەگەمە بێن حەوکە دەچمە دوی سعیدی ئەویش تێدەگەین مندارەکانشی دەینم لەگە خۆم باز ئەتو منزەرە دۆرمەچی باش لێنێ چکە لێ ناگەڕێ مالی سعیدی شیوی لێ بنێ باشە بەسەر چاو حتا دێمەوە منزەرە دۆرمە حازر بێ ها تێگەیشتی ئەوە من دەڕۆم چیت کرد لەگە من عینادی نەکەی نەسە سەر باس پێ
وەڵە دایە زۆر خۆشە ماڵی مامیشم دێن ئەرێ وڵا کیژم چەند خۆشە ماڵی مامی چتن ئەچین بۆ سەفرا قەرە باڵغێگە بێ باچین دۆڵمەکە بێتین دەیدایە با بڕۆین دێ با قانی لی دەدەم سەری بە دیواری وە دەنووسێنم ئەو جیلانێ پشتمان بری ئەو سەر کە چوو بەدەنی هاتە ژووری هەزار کەس دەرێ بزانە چی کرد ئیچێ بابە کورە ئەی تو کورە ئەی چێ لە بابە چ عیبمە کورە تو خۆت دیتە کورە ئەوە چی ئەوە کورە خۆت دیتە کورە ئەو لەڕدێنی با بدەوەشێتەوە کورە تو قەش شەرم لە خۆ ناکەیەوە ئێلولو بابە ئەخە مۆدی لە بە قورعان ئەگەر ئێستا ئەوە نەوێتن کەستە مەشار ناکاتن کورە تو بزانێ کورە خۆ دەریاگەرەوەم نەبێتن کەستە مەشام ناکە کورە ئەمن زمانی خۆ جێبەکەم هەبوو جێب کورە هەزار کەس کورە دەتوانم برێم هەزار کەس مەمنون بوو ئەمن سەلامی لێ بکەم کورە دەنا چ ئەوەشم نەبوو کورە حەیبە لە بۆ تو کورە تو خۆت دیتیا کورە وەڵڵە حەیندەرێز قومت لە فلتەری سیارەیداوە دەم و لوچی خۆت پێ کردیا هەستە بڕۆ ئەلحان ئەوەم لە بۆ دەتراشی هەستە کورە تو دیتیتت بزانێ ئەوە ئەلەخە چاکم نەکرد عورمێ بە خۆت دەزانی حاجی سەعید ئەتوو چتە ئەتوو لەوها پشتر لە من کردیە ڕوو لەو لای کردێ خێرە وەڵڵا خێرە هیچ نییە چ لە گۆڕی نییە لە بۆ تو شەستی مانجێیە های وەڵا فێرە قسە بووە کچێت و سبێنێت چ عیبت نەبوو خێرە و هەر موزن لەو لای کردیە لۆ عیبم نەبوو تەماشای عالەمێ دەکەم ئەمەش عیبم دەبیتن بڕۆ بزانە ئەو عالەمەی بڕۆ بزانە ئەو جیرانە هەموو ڕۆژێ لە میوانی لە سەفرەینە پیاوی عالەمێ وەرە بزانە لۆژنی چ دەکە ئەتو لۆ بڵێت چت کردی حاجی سەعید چیت کەش وەڵا بابە منیز ئەتوو یەکجاری بەرت دایتە دنیاە دەزانم فاتم تێکیدایە بە خودای نالی کەس لە سەعیاری خۆی بمینێتن ئەگەنا ئەتوو کوێ دەرێ سبەینی هەستای چ عیبت نەبوو بەس دەزانم ئەوە لە من سەری خوێندی ئەلحانە تو چت دەوێ چم دەوێ وەچی ژنی عالەمێ بم بە فامیلیفان بم بە بێخاڵ بم بە جوندیان بم بە ئەو پارکانە وەچی ژنی عالەمێ لێ خۆم بگەرم دنیای ببینم مردم لە چار دیواران کچێ ئەتوو دیتیتت ئەتوو وەرە بزانم ئەتوو لە چێ فێر بوو ئۆین باز فامیلە ئەستورە فامیلە پانە چیا فامیلیفانە پلکە بێخار لە چێندەرەیە باشە تۆ ئەو جیانە لە چێ فێر بوو بەس وەرە پێم بری کچێ دانیشە کچێ سەفرەی چ و عاری چ و کچێ بە قورعان نار بەمەجێیەکی ڕوحت دەربچی لەنا ئەو چار دیوارەی مادەم وایە ئەمنیش هیچ شیوی لێ نانێ 24 ساعت پێی خۆم درێژ دەکەم لە بەرامبەر سەحری دادەنیشم دەبی لە برسانیش ببری لەنزەرکت دەشم نەشیری حەزر دەکەم هیچ ناکەم جێسیش لێ نادەم زانیت لۆ دیارە بەدەستە خۆتە چما ئەتوو ئەو هەلێهات بێ هەیتا لۆ ئەمن یەخسیرم وها بمکوژی لە برسان باشە باش ئەدی لۆ ئەمن پێم دەرێم وەرە باچین لە خۆمان لە دەشتێ لە گوندی قانەشینایی و کەش دەکەین چار بکە شفتیان دەکەین لۆ خۆمان پێبەڕێەوە دەچین گەلە چیش دەکەین ئەسابکە دەرێ و ئاقارە لە تونایی هەرەوە مابوو دەست و پلی خۆم بسودێنم بسم شینایی بکەم لۆ لە تۆڵێ هاتیمەوە کچێ پیرێژ ئەتوو چ دەست و پلت مایە لۆ ئەگەر بسودێن فەرموو فارێ کاکە ئەمدوی کو داشە وەزت کووە وەڵا کوبی ئەحوان ئەوە چی کاکە دەمتان لەگاتە ئەو بەری کۆرانێ ئەو چارە لێ بپرسە لە چت کردیا کورە کاکە ئەتوو دیتیتر دوو فلوسی سوتای ناینێتن نازام دەرێ ئەتوو دەبی ئەمن بجێڕی بم بە سەفران و ئاقاران و فامیلە پان و نازام چوو چەند جێ هەیە لە بۆ میدی تۆ ئەوین باز دەرێ بم بەیە جێیان ئەمن دوو فلیستی سوتای ناینێم ئەدی چێم وەختی جاحیلی پیرەمێردمان لە ماڵمان ڕوونەکەی حتى من ڕازی بووم کچێ دەدانشە کچێ و نانێ میوان هاتیا ئەمە وا پارە نانێک نیوان لە برسانەی پارە نانێک لە مارێ بخۆن ئەرێ کاکە بچنە سەفرەی لەلا هێرۆ خواردنمان دەوێ ئەو هەموو مادی بوونە کاکە ئاخر وەڵڵە مەسروفی لێوێتنەوە کورە سەعیدەوە چاڵایەکتانە سەعید کورە ماخر ئەمە لۆ مەوزوع چاتمە کنەنگۆ گوتم دنیا خۆش دەکەم کورە هاتمە سەری فەرعی هەرهەرایەک بوو ئەو زیدارانە هەموو جیاقیت کرده بوو گوتم دەبی قەومابی لە ماڵی سەعیدی کاچی خۆم کورە ئەوانش حەقی خۆیتیان برام حەقی خۆیتیان بیان گەڕێنی و بیان بەیە سەفرای ئەتوو برای خۆت نەدیتیا هەموو ڕۆژە مار و مندانم لە گەڕانی لە سەفرانە ئەو جا من وەچی توما لۆ بابا کورە ئەتوو ترسنۆچی ئەتوو لە ترسا منداران دەبێ دەری ئەتوو ئەمن دەینە ڕێزە خۆت کورە کاکە مەسەلە ترس نییە ئەوانش حەقەکی خۆیان هەیە سەعید
بزانە قسەی واللهی مادام کار گەیشت ئەو قەیمەی ئەمن بەحیاتی وەچوی ناکەم بەحیاتی ناچمە دەری حاجی سعید ئەو دەزانیت چەندە باشە کچێ لە ڕاوەستە ڕاخۆ تو یەکجار ئەوە مەکەم ها کچێ واش ئەخرا سعید خێرە پستە چییە؟ چ نەبوونا ئەوە سوکە دەعمە بوو سوکە دەعمە بوو کاکە ئەمن ئێستا هاتی مەکنم بوو یەکسەر سواری سارێ دەبن لەگە من دەچینە مارە مندار منزەرە دوورمە چالێنای ئەوەندا یەکسەر لەوێ دەچین لۆ سەفرەیە من دە بە هەندێک هاتی مەدوین بوو هاوکاری ئەمە سندم خوارم یا سەفرە ببتە ئاوی حیاتی ئەبێ لەم داڕاستە خواریم نامەد دەچین لۆ ناچین هاتیتە دوومەن سعیدی هەیە بزانە چاکەی دەوێتن هاتی خۆ پێخەرەچی قەلەبارەغی و خۆشە لەمێژە دەرمەچوینەوەیاننا والله برام ئەمن کەیفم لەگە ئەو هەرا هۆریایە کەیفم لە ناو عالەمێژ نایە عالەم هەموو دەدەچین لۆ خۆی دەرم ئەدی کەیفت بەچدێ حاجی سعید دیسان کەیفت بەچدێ لە خۆمان دوور دادەنیشین نەگە خەڵکی دانانیشین ئەمکانە ئەتوو هاتی دەوێ وەشم لە من کردەوە حەقی خۆیت ئەی وەڵا حەقی خۆمە کەیفی دێتن لە بن مزگەفتان دانیشی دامەی بکەوە نییە کەیفت بۆی دێ بزانە سعید باشە ئەتوو مادام هەموو ڕۆژێ منداڵان دەبێ دەرێ باش ئەدی لۆ قەت جارێک نهاتی برێ وەرە بابسە سەقەبرێ بابمان ناوەڵە ئەمن بۆ شەرتەی دێم ئەگەر دەرێ دەچینە سەقەبرێ بابمان قەیدی ناکە ئاقار و سەقەبرستان و سەقەبرێ بابمان فاتحەش دەخوێنین و ئەگەر نا بە خودای نامە ئاقاری ئەگەر ئاسرا پێش بەداری وەکەن قەبران دەچین سەر قەبران لێوەش دەچینە سەفرێ باشە لێرە فاتحای بخینە هەردەگاتێ کەچی ئەمە دەمەوێت بچم سەرەکی لە سەقەبران بدەم دەچینە سەر قەبران لێوەش لۆ سەفرێ ئەوە قسەیتی دەزەمە قەیدی ناکە دەچینە سەقەبران خوا کەری مانجنێ دیڵە دەی ڕازی بوو ڕازی خوا کەری دەچی حاجی سعید دەچینە سەقەبران ها کچێت لۆ خەتما تێدەگەنی با خەرک نەزانەمە دەچینە دەری باشە ئەوەشت لێ قەپات کردە براشن هەر لەشکە لێرە با هەموو خەرک بزانێ سعید چوویتە سەفرێ هەموو دەرێز داتی من دەکەن کورا عەماد کورەوە چی دادە کوڕا وەڵڵا نازانم کوڕی تۆ خۆ کوڕی من یا نازانم کورە دەوەرە کورە دەوەرە بزانم وەرە باب وەرە ئەوە پێم گوتم بڕۆ ئەوەی بتراشە دەریشتە گۆڕ وەرە دەی وەرە بزانم وەرە باوە شەرمێ دەکات دەزانی وەرە دەی شەرمێ دەکات شەرمێ فەقیری وەرە مامت ماسکە وەرە خۆش وەرە کوڕی بەسەت کەوا سلامی باش کوڕی خۆم ئەو ها جوانتر و پوختەتر و بزانە سعید دەزانی کوڕەکەت گەلە پۆزە بە جاحێلی من دەچی کوڕی من هات جوان ماشەڵڵاهی بەڵام على سيدنا محمد کاگا ئەو ئەوە دەچێت سەقەبرێ باپیرت ئەگە خۆت ڕێک دێخی و پشتێن و مژدیان دەبەستی داهەڵا تو شەستە دەی وەردەکەم ئێستا خۆم دەگۆڕمە بەسێت حازم دەکەن هارەنانە چنێنی کوڕە هیچ مەینن هەمووی حازم هیچ بە خۆتان و بەجلکتان هیچ کەمە سەقەبران سەفرەی هەردووچی دەچێت سەقەبرێ باپیرت ئەوە بابت دەیەوێت بەبەر دەچی دوو چێشکەی بکوژی یعنی بڕۆی سعید لە منداڵیش ئەما بوو بەبەر دەچی یەک ئەوە ڕۆژهۆڵی بەردەداوە ئێستاش تۆڵی خۆی دەکاتەوە دازدەی ئەمادامۆ بیتن ئەوە فەرهادی جیرانیشمان قبریان لێوێ دەرێ بەویش دەرێ باوی لەگەرمان بێتن دیڵە سعید با بڕۆ یا الله الرحمن الرحيم مالك يوم الدين إياك لا لبناء خوذ ولا بناء مشغول ولا بناء خدمة كان أو قبرستان خوذ ما شاء الله وأنا قلب أقول دوكنا بالقرآن يا إن فرق كان لي أمريا لا لبناء خوذ وما بارز إلا قضاء برا الدنيا خوذ بلاش على جنبك وش تسكت يا زايد زايد تبي غردنا بعيد شلون يا سعيد عم بشتم شكال سعيد
ئەوە باپیتانە بابا ئەمرێ خوای کرد تەگریە عادی سعیدانی نەگریە سعید ئەوزارێ بێتەوە ڕاست هەمووی دەکەمە مەرمەر كل مرمر تسعارت كل توادرنا حانا شبدي من اتوند الدورة مندي امن دمرم لبرسان ازت تازه دي تسا دورة قبري بام دك يا مرمر ليش ما انا مامو سادري قبري كاينه مرمري بارمان بي مصرف كان وای ماما بە قوربانی گۆڕەکەت بم کفرەکەت بم ماما دەزانم لە خەفەتی سەعیدی مردی ڕۆژەکە منیش دەمرم دەمە جیرانت لە قەبرێ ماما لخوت هذا لخوت هذا لخوت هذا چەند سارە جیرانمان بوو قەت ڕۆژێک لە ڕۆژان درمان لێک نێشە ڕەبی کردن خۆش و ئازاری جیرانی وان قەت نەبوو نا هەستە بەسە وای بام هەستە لە خۆ مەگەر هەستە بابەکەم هەستن عەبوو مەگەرێ وای بام هەستە مەگەرێ هەستە مەگەرێ وای بام ساید مەگەرێ ئۆخە هەستن فاتحەی لێ بکەین هەستن وای بام هەستن دەرم نانەکەی نەخۆین نانەکەی نەخۆین بەرە وەڵا بردی بەرە برسان چتینا دۆرمە دەبینە بام خۆن پێیان برێ بابین هەستە کوڕە دەی هەستە دۆرمەی بین هەستن دەی هەستە سعید بابچین دۆرمەی خۆن هەستە کاچی خۆم دەبینن دەی خوار ومان دەبینن بەڕووکە دەی کاونیزان دۆرمەی ئاگار بێبی کچێ کچێ هاتوو ئاگار لە منداریدە کچێ چاول لەو دۆرمەیە بڕێتە هەمووی تەواوکەی دانیشە دەی مەگریە عاقڵ مەگریە بە قوربان هەر نییە نەسەکە لەبە دۆرمەی ئاگای لە هیچ نەمایە وەرە مەگریە مەکەنە هیچ بابی بامی باخەرێک پێمان نەکە ئەمە لە ئاقالنیان دەخۆ ئەدێ حیامان دەچیت وایە ئەدیکۆ مەگریە دەی مەگریە باشە نەسەکەم پێم نەبووە 8 کیلۆ بەس گۆشتی تێکا تو حد كيلو بوسه هنا کا گۆشت تێ کردیاوە تو هنا نعمل بوسه ئاو جمانیز ئاو باشە حاجی سعید باشە مەکە هەرای خۆت سعید لەوە خواردنەکە ئاگای لە خۆ نییە نابخۆ دەرم بزانم کوانە وشتت باوە پارە دۆرمەچی بخواندایە نا چیشم نا مەگریە خلاص بکەین اول برضو مامد دەی مەگریە دۆرمە لە سەفران گەلە خۆشە دەزانێت والله وەڵە گەلێکی خۆشە بخۆ دەستت خۆش بی کەس بە کەس نییە کەس بە کەس دەستم خۆش بی لەبە خواردنی کەس بە کەس نییە بابا ئاگای مامان دەگاڵوتی نەکردن دەست خۆش من دەگاڵوتی نەکردن سارێ نەسا ئاگای لە هیچ نەمایە نەسا راقامي لما انا معي لەبە خواردنی ئاگای لە هیچ نەمایە حەفتەکەی ئەو لاش چ بووینە دەرە سعید نەسە لەبە خواردنی خۆی هاویشت بە ناو پەنگرێەوەی هەیە ڕۆژی دەتە پەنگەر بە دوو پێیان چوو بە ناو ئاگای لێنم لەناو پەنگری دانیشت بوو چای لێ دەنا جێمەدی براژن با هەر بڵێن بخۆ هو حشيت فينا الصفراء حناوي من دبا والله بۆ فێرە ئاقاران نانیم خۆ بەزەمەوە یەکەم زارنان لە ئاقاری خۆی لێ خۆش نیە حاجی سعید گۆشتی پێ دەگری بخۆ دەرێم سعید ئەوە دەرێم نانەکە خورا ئەرێ وەڵی هەندم خوار نییە تەنگە نەفەس بیمە بەو دۆرمە تیژ و تارێ ئێدە هەستا هەتە چایەکە پێ ڕادەگا بڕەچی شایی بکەین بەرکو مندار کەیفیان دێ والله خسێتی بابا شایی و ئەدی چێ شیوەکەی حەلکە مادەم نالێت نەفەسم گیرایە شیوەکەی حەلکە هەستە شایی بکەین هەستا ئەرێ وەڵی تەنگە نەفەس بوویمە هەستا سعید هەستا ئەدیکو هەستا نەسرین شایی ناکەین هەستا وەری شایە چ بکەین دێ
وەرە براژم وەرە دەی وەرە واز لە وەزایبینە وەرە وەرە دەی بنی بێتان خۆتنی بێ خۆتان خاوەکەم دەی وەرە سعید وەرە وەرە سعید سعید سەرچۆپی دەگری سەرچۆپی دەگری والله جوان بگرم ئەدی چێ وەرە سەرچۆپی بگرە يلا بام سەرچۆپی من داوان يلا ئەتو سەرچۆپی بگرە با ئەویش بن چۆپی بگری باش یاڵە دەی دەی مافەرات مافەرات گۆرانیەکەی دەرێ گۆرانی بری ئا زانی گۆرانی بری ئەدی چییە بام دەنج زۆر خۆشە بام دەنج زۆر خۆش ما فەلات وەرە ئێرخوانە وەرە ئێرخوان سعیدە تو گۆرانیەکە کاکا تو سەرچۆپی بگرە ئەدی یاڵە دەی دوابان نەرێ ئەوانە هەموو خۆی من سەرچۆپیان بە خۆیان گرە من زیرام و سەرچۆپیان گۆرانیەکەی بێ دەی دەوزخارەیە فرێدە چەت فرێ بۆچێ دەلاڵێ دەلاڵێ وەنیەوە نابی بۆچێ دەلاڵێ دەلاڵێ وەنیەوە نابی لاو دام و داستای یار پەیدا نابی تەمەشا تەمەشا برەوە شاشیان دابستە ماشەڵڵا ماشەڵڵا کورەوەکی هاتن بە شین و ڕۆڕۆ و لێدان و لە خۆدان هاتن وەمزانین نەفەرێکی زۆر عەزیزان مردیە کورە دوای هەندەی پێنوت و دەستێ بە ناخواردنێ کرد کورە ئاڵواشایان دابستە ماشەڵڵا ماشەڵڵا کاکە ئەم بۆ شیتان لە چێ شایتان لە چێ کورە وەڵڵاهی دەبی هەستم لێیان پرسم بزانم ئەوانە چ قەومەکن چ میلەتەکەن بەشان بەشان سعید بەشان چاوان مەجێڕا لە هێزکە ماسی چاوان مەجێڕا لە هێزکە ماسی هێشتان منداری و ئەمن ناناسی هێشتان منداری وەنیەوە نابێ لاوڕاوەشترانگ و عیب ناکەن شەربتان بەخۆنێ شای دەکەن ئەوە قسە قەبرانە کەنجی جێ شایکردنە خۆی ئێرە ناڵی نییە ڕبابە تو چی شتەیە هات عادی خوا و عادی خۆشمانە و قبری خۆمانە و هاتینە لە خۆمان هەم سەفرێ و هەم سەر قەبرانە ئەوە قبری بابمە ئەوێ هێش قبری برادرە چێ و چێ بۆ قبری چێ سعید کورە ئەوی جیرانەکەمان بوو ئەوە کورە کاکە دێن بەخێر بن لەسە قەبران بەس کەنجین هاتنە سە قەبران ئەو هایە ئەوی لەنگۆم دیت لە کەسم نەدیت لۆ بابە چما کردیا کورە ئەنگۆ هاتن ئەوە زاری بە شوێن و ڕۆڕۆ لە خۆدان گوتن دیارە ئەوە تازە مردیان لێ مردیە ئێ مردیمان لێ مردیا دوای ئەوە لێگەڕە هاتن دەستان بە نان خواردنەکە دەڕێن دەتگۆن لە دیت کەناون کورە کاکە برسیمانە ئای کورە کاکە ئەنگۆ ناتان خوارد نانتان خوارد نازم ئەدی ئەو شایە چێ ناتان بەستایە نازان شایی حرامە هەر خاستن سە قەبران قەن نەمدیتە نەدیتیتم و نەکراشە داواتان لێ دەکەم جار کە شتی ئەوها نەکەن ئەنگۆ ئەگەر هاتە سە قەبران بەڕێز و احترامەوە لەسە قەبران کاکە فاتحای لەسەر بخێنن دوعای لۆ بکەن سوورەتی قورئانی لۆ بخوێنن خەڵشنە وەڵڵاهی داواش لەنگۆ دەکەم ئەگەر هاتنە سەر قەبران بەڕاستی بەڕێز و احترامەوە لەسەر قەبران سە قەبرانەکەی پاک و خاوێن ڕابگرن قورئانی لەسەر مردیەکانتان بخێنن دوعای لۆ خۆتان بکەن دوعای لۆ ئەو خەڵکەش بکەن ئاخە سە قەبران ئەوها نابی نا دەرێم ژنەکە بەرێ ئەمن تێ ناگەم ئەو دارە ئەو سارەکە لۆ بەری نەگرت بەر ئۆی سعید چت بۆ باس بکەم ئەوە وەڵڵاه ناوێرم پێت برێم دەبرێ برێ چییە ئەوە فاتمەی چیژت ماوەیە پێش ئێستا بۆ خۆی تەنەکە نەفتێکی لەبن ئەو دارەی کرد ئیتخۆ ئەوە قسەیەوە ئەرێ وڵاتە سەلام عەلەیکوم عەلەیکوم ئەسەلام سەرچاو ئەوە کەنجین فاتمی چیژت نەفتی بە خۆی داکردی بە خۆی نانا نا ئەوە لە بنداری ڕوو کردیا ئەمن ئەو سارەکە هەر تەمەشا ئەو دارەی دەکەم بەری ناگری و ناگری وەڵا بەری ناگری نەفتی پێدا کردی زام سوگۆتم وامزانی تەنەکە نەفتی بە خۆ داکردی ناوەڵا ناوەڵا بە خۆی دانەکردیا فەرموو وەڵا هەر هاتوو مەکنە تو یاخۆ بەخێوێ سەرچاو دەبارچی چاچی وەڵا ئەوە مەوزوعەکە بۆ حەزم دەکرد بڕە قسە لەگە بکەم ئێ دەبری وەڵڵاهی ئاخر لەبە براژنی نانا ئێمە قسە لە یەک ناشارینەوە براژن چییە کاکە قابلە خۆ بێگانە نییە پیرێژنی خۆم و وەڵڵاهی حەزم دەکرد بەتەنێ بین بەتەنێ سعید ئەوها ئەرێ وەڵڵا بەخوای دیارە شتەکە مهمە گەلە مهمە دەمادام وەیە پیرێژم بەرێ هەڕوو چاکمان لۆ لێنێ بزانم چ قسەکە دوای ئەمەش دێن چاش دەخۆینەوە وەی بەسەر حەتک چاوم چاوت خۆش یاڕەبی ئینشاڵڵا براژن نابی عاجزی مەوزوعەکە مابینی پیاوانە عاجز نابم کاک ئەبۆ بەڕاستە سعید دوایی بۆ خۆی باسیەکە بووم ناوەڵا عاجز نابیتن قەت خدا دەزانی بەعدا شێل و نابی نانە ڕۆی لێ مەترسێ لێ مەترسێ ناوەڵە قەت عادەتشینێ لە پەنان هەستی خۆی ڕاگریانەوانە بەخوا چی بێبرێ وەچی مەرعەمی ڕاست دەڕوە سعید بەێ ئەمە چەند ساڵ دەبی جیرانین وەڵا لە مێژە ئەوە دوو پشتە ڕەحمە لە داک و بابەت هەر پشتی دەکات 10 ساڵ زیاتر ئەتو حساب کە 25 ساڵە جیران
سعيد أتو بحياة ديتي تأمن دزية شي بكم؟ لا والله استغفر الله سعيد يا أتو زوخ بحياة يا زوخ لبونغو سعيد بحياة ديتي تبختانة شي بكز بكم؟ لا والله سعيد بحياة ديتي أو هتساوي شي بخرابي بجيرم ساي خوم حيس كم؟ هم كان يعبوا أتو خصانتي يعني قصق لدي ما بردبوها اشتك هب ولا قوري نا أم براسي لويا هاتي ما قوتم بزانم أما كابرايا شي خرابي نيان باشي والله أمن شادي دم لبن دنيا شاهد دم أشدم بالله أنقول لزيرانتي أمن أوندل تام مرتاعم يا ربينيا خوا دزب عمر تام وبقري يا ربينيا أولاد كانت خوا لبوتيان به اللي أشدم بالله لبيريجند لمن دارد لحمو حتى لزوسكينا ومارد أمن آمين لبير تكو رقم زارة شي دار لاصق إلى دز جيلات سمليكت وو أغرتك أوزا إيستا هاتي ما يكو رقم قوربوها أو حمر دريش بي يا داوا جنيدك إي والله حق خوتي زي خوتي أوزا براسي لقى بيريجني بينا وبردة تيكا وليكي خومان كرد ورا وبرو بلا بيريجن چي هالبجارديا چي شكيتو هالبجارديا قول باغي چي شكيتو هالبجارديا تخوى أري والله أولا فاتمي قتسكيا يعني العانشني او بينو وبردو هينان وبنيتو أري والله لو ويا يعني تشجكي قوم بدا ما كورك بدا ما لساوي جيراني الخزمي جبين بخداي لشكل بي أري والله بخداي لشكل بي خوش ترى ما دام كوريتو بتشجي من قايل بي والله امن ايرو مالي خويا ممنون بس امن تشتكم هي امن فرصه شامبي لكم ببيريجني لكم سعيد اما كاين برسمان ببيريجني خومان كرديا والله اما انا ما نقول يا دبيو طبعا خلاص والله اخا كاك عبو عندك شتيا يا واقعي بريتن حقك الشرعيه شرعيه بلا بوشي دزاني كابرا شي باش بيش وقت قوتم دزم قوتدنا نا نخو امنا ريم اوجدانا قوتم اودين بيليشنا اودين دوق سماما على كل كاكا او عمل موضوع كم جو اتوش تيكا وليك خود بك برسا غورغانيه تشامبي بك او زتنابي لبدر بيها نعم لبر اوينيا اتو بخود دزاني امش عمرك ما لقى بيليجني بيكو رابادي الان امن ببيسي ودو بريم لا سبيني كذا ترسم دري قدي بري امن اخوها مكسا قوتشي يغني وين اري والله دابا شكاكا امن درون زاد او اتلونا بتساك لا والله ان شاء الله لسخيرا وشي بيكا ديم شربتي دخو او امنيا سبيني الشغله خبرك كذا اي دابا شكاك كذا تيشدني نا والله هيجي دابا شكو عافيس قلب خير بس سعيد باخذ موضوعك بيك بينا باخذ بيك دريم دابا شدي خويا قلب خير بسرتساو والله الا شكلي بي خوشترها بس امنتينا قام لو كسكي كو شبك ندير بانا وا او باسي ستان دكر لقل ابو من دنار دجوري باوي تاي مارد خرانه بيري والله او امن دمقو جني من حسني خو ليزرا ناقري ده والله هنيا قد انقو جن عادتي خوتان ترقنا كان الا دبي حصل شطان راب قرن حستم رانا قبل صدفه بو الصدفه خو لا بنادر كنا حر زندقي من شدبل والله بحسي تي ذكر ستان دقول كتي او هاتيا ايه دري اما بياوش خراب قلت منها والله لو تسبوا قلت اما دزين قلت منها والله قلت قد اما بختان ما كنت قلت منها والله دري والله ما دام يا عزم لي خزماتي لقرا نقوبكم قول باغ ما بدني سير قول باغ لو شي والله لبكره كان قوربوا باش السعيد ما فاطمه ما لقرا باغ قورتها او زعمنش او تخميني خوم دكم دريم علمي اما بحسي نفت ما عندك دبي او تينا جايبي قوت ما او تي جايبي وتي جايبي يعني فاطمه نفتي بخداك اللي قوت يا ما قرباغ ما ندوي دي باشا خو فاطمه ما قرباغ جوان ترى اي والله او جارتها معي انا ويداقت يا لو تيجي من عيبتي هي كنت عايبين يا لو اي لو داواي قورك انا كان لو داواي قسك كذا كان اي والله جارتها معي انا ويداقت امس قلت والله امن ببيلوجي خوم درم بزان رئيس يا ده والله ما دام اوات في قلت يا من رازيني ما يكزخو اتو ميردي بيناكي لا والله من ميردي بيناكم بلا من تيجا قسك يخوم بميرد نادم تا تيجا قورا مستابي اي كنت في درم بزان تيجا دكا يعني اجا قلت دكم خير على خير اجا قلت ناكم امش درم كابه درم كاكو قلت ناكم بچه دلي تو بچه دلي قرباغي ستات داكو باب مستابي تيج رأينيا تيج قصينيا بوينيا قصبكات كتي تكربه كتي خوت اول نبوي خو لبو منيا بيدرم تيج كوري فرانك زدينا صوت جيلاني خو معنا دعاء امن درم بيريجين لو ما قالت عزان زبريلو لبر اوي اما جيلاني خو معنا
دەیگەی لەکنە خۆمانە حسابکە چیژی خۆمان لە پشت سەری خۆمانە هەر کاتە چی مانێ لەسەر دیوار دێنینەوە هەر کاتە چی مانێ بە خۆمان دەسینێن دەرێکدان نێزیک و پێزیک یعنی لەبەر چاوی خۆمانە وایە ڕاستە قسەکان ڕاستە بەڵام من چیژە گچکە لە پێش چیژە گەورە بە مێرد نادەم ناسەعید باشە تو مادام زمانە و ها درێژە ئەدینۆ لە زمانی خۆی ئەمن هاتمە داخواست دو سێ خوشی جاعێت دەبوو لە خۆت گەورەتر بوو ئەمن تەماعیم لە تودا بوو ئەتوان دامێت قسمەتەکە وا بوو خەڵەمەکە لێیدا بوو ئەوەش قسمەتە بەشکم خوا دەکاتن قسمەتی وانژۆش قسمەتی بابی دەبیت ڕادەڕوات وڵای بڵێم چ سەعید نازانم بە خۆت دەزانی بەڵام من دەڵێم چیژە گەورەکە گوناحە کو دەبی بمێنێتەوە چیژە گچکە بەڕێخەین کەچێت لەسەر کەرێ شەیتانی وەرە خوارێ لۆویش نسیبات دەبیت یەکە کا دەبیت خێرە من دەکات دەبی ئەنجنی ئەوش بەڕێ دەکەین بە ڕووسپیاتی و بە خێسی سەر چاو باش ئەگەر رازی نەبوو ئەگەر رازی نەبوو خۆت قابلە قەدیان لەسەر دێن کاکە رازی نەبوو عەزی لێ نەبوو مێردی پێ ناکا و براو خۆت قەدی لەسەر قەدی بابی لەسەر مەنیە دەبا بڕۆین پرسیارێکی پێ بکەین بزانین چ دەرێ دەورە باسیم پێکەوە بەس هاتو لای من بە ها باشە لای تو دەبووم بەلای چیژی خۆم بە هەوەنتە نادەم بە مێرد ئەی کوڕم بەختەکەی توش وەکو بەختەکەی داکت ڕەشە باب دنیا و بنیای کرد ژنی پەیدا نەکرد ڕۆژ ڕەحشە یەکەی سعیدی کرد کو لەسە دەو کاتێ کوڕی من داری خەرجەوە لەسە پشت دەکەوی من لەسە دەو دەکەوی هەستە کرد هەستە برجی کوشتی هەستە ڕمانەی لە دەستەقیتەوە هەستە دەی عەمەلاتی کردێنەوە بابی وەرە لایە هەموو سوچی تووە ئەو منداڵت ئەوها فێر کردیە کورە کوڕم مریشی خەڵکی نەما نەدزی کورە کوڕم زانی خەڵکی نەما نەشتێنی کورە حەیاو ناموسمان چووە بە قورعان یەکەک نیە کچەکمان ناداتێ ئەخیری چوومەکن مام سەعیدی تێم گۆ بەسکو پێم گۆ پێش وەخت چووم ئەو چتانەی هەموو ئەتوو کردیتت دەمگۆ هەیتمان دەیگۆنا دەمگۆ خەراپین دەیگۆنا دەمگۆ قسەمان لەسە هەیە دەیگۆنا یعنی بە جوانی پێشم لێگرت هیچ مەجاری تێدا نەما ئەوتە داوای چیژەکەم کردیە هەی عەمرت نەمینێرێ وەڵڵا کەس بۆ حاڵە ژنی هینایە ئەخ ناتەوە فێرت کردیە بەسە وات کرد خۆت بێتام کەمیش بیکەمە ڕاستی ئەوزەوە کوڕم بە مام سەعیدم گۆتی ئیشاڵڵا مش پرسەچیان پێ دەکەم گۆتیشی حەز لە خزمایەتین گۆ دەکەم وەی گۆ قوربانی خوازم بابنەوە محتەرمی چاکم نەکرد هەڵی وەڵا چاکت کرد دڵی کوڕەکەمت خۆش کرد ئەوجەوە گۆتی ئیشاڵڵا پرسەچی بە مارێ دەکەم و خەبەرتان دەدەبێ ئەمەش چاوەڕێی خەبەرینە گورۆکە بەڵێ دایە بابە گورەکە بەڵێ ئەوە چ دەکەی چی ژمە تو وەڵە ئیسکانە دەشم بابە ئەها دەوزەت و لێگەڕێ جارێ لە ئیسکان و میسکانان گەڕێ تۆ ماشکێنە مە کابرا یەکچێت چم کردیا تو ماشەڵڵا ئیلا ئەمەڕەختە لە ئیشێم بە جواب بێ لێگەڕێ دوای چیژم بەڵێ بابە ئەوە مەوزوعەکەی دەمەوێت پێت برێم برێ دەرێم پیری پێشینیان کوڕ لە بۆ ژنینانێ و چیژی لە بۆ مێردکردنەیە ڕاستە بابە دەرێم حەز لە مێردینە بابە و قسانت چیە دەکەیت ئەتوو بزانە بە زمانی خۆتم وەڵڵا هەم نازام کو پێ برێم بە قوڕان دەرێم چیژم ئێستا کاک ئەبووی ئەها جیرانمان بەڵێ هاتبوو بۆ کنە بابت بۆ داخوازی تۆ بەڵێ هاتبوو بۆ کنە بابت لە بۆ داخوازی لە بۆ چێ لۆ کوڕەکەی ناوی چ بوو شێروان بابە بە قوربانت بم ئەمن مێر بە شێروانی ناکەم شێروان لە منداڵیەوە لەگەڵ من گەمەی کردیوە چی برات سەر تەماشای دەکەم یەکچێ چیژم چقەیدێ بە منداریەوە پێکەوە گەمانتان کردیا ئەلعانە چی نێش منسی بە و قسمەتە و ئەوە خوارڕێکی یەخستە و مارەکی باشن کوڕەکی باشە دوایە نییە شەقەچیش پێ بکەوی ئەمە ئاگامان لێ بخۆمان مسەیتەرین لەسە وەزعەکەی بابە خۆ بە زۆری نییە مێردی ناکەم و ناکەم ئەرە سەعید دەوازدە چیژەکە بێنە ئەمە چم پێ کوتی نەمگوت چیژەکە مێرد ناکات پاشان ئەمە فاتمەمان هەیە فاتمە لەو گەورەترە دەوت خۆش بیدایە بزانە دایە داکم چ دەڵێتن ڕاستە قسەی داکەم وایە های کوکەتی نەبەین و دوو دەوان وایە وا لۆ قسەی ڕاستت پێ ناخۆشە بابە ئەمن گچکەمە فاتمە گەورەی با ئەو مێردی بکاتن ئەی دە باش ئەمکانە ئەمە چ جوابی کابرای بدەمەوە ئاها ئەتوو هەڕۆ کنماری کاک ئەبووی برێ کاکە چیژی مندارە و مێردی ناکات جارێ لەو گەورەترم هەیە برێ مندارە مندارە دی کچێ دیارە کابرا نەیدیتیا دیتیش تۆ شەپ لە ژنە کو برێم مندارە وەڵاهی دەچم دەرێم کاکە وەڵاهی دەرێ وەشی برای خۆم تەمەشا کردی و ناکەم ئەجا سەعید بۆچی گەورە و گچکی بە باڵایە کچێ لۆ درۆی بکەم ئەمن حەیە عەلە سەلا بە کابرای دەرێ
باشە چ دەرێ برێ المهم چیژەکە مێردی پێ ناکات هەڕوو دەی باشە مادام دەچم خەبەرەکان دەدەمەوە هەڕوو خەبەرەکە پەشیمانیش دەبیەوە بەس قەیدی ناکە پەشیمان نابمەوە بە قوربانت بمدایە دەوت خۆشبی باش بۆ قسانت کرد کو بە زۆری مێردی من بکەم. ئەوەڵ ڕۆژ کە ئەو کابرایە هاتە ئێرە ئەمن بە بابتم گوت گوتم ئەمە فاتمەمان هەیە فاتمە لە گوڵە باغ گەورەترە ڕاستە دەستت خۆش بێ عیلاقەت نەبێ با ئەمە فاتمە بەڕێخین بۆ تۆش خوا کەریمە ئینشاڵڵا دەوت خۆشبی دایە قاپەکان زۆر باشە دەوت خۆشبی. واللهی نازانم بە قورحان چی پێ بریم ئەڵقانەشنم ئەلحان بریم کاکە واللهی نادەمێ درێ دیارەمە پیاوەش خراپی باشە بریم واللهی چیژە ناکە دیسانەشینش تشکە دەبینیتەوە هەزار ئاین ئۆنی دەبیتەوە ئەمە خراپین ئەو هاینە ناسام کو پێ بریم کاکە نەبوو دەیاڵە قابلە قۆچیەکە کۆکاکە چیژی خۆمانە و مێدی پێ ناکە و خلاص براغۆچ قابلە قەردی بابی لە سەرمانەتیە ئەو نەبوو خۆ قابلە قسمەتەوەی والله لەکەم ئای بۆ لادانەڕ دەترسێم ئەو منزڕە تووشم بیتن ئەڵان تووشم بی دیسان ئەوە شەم لە بۆ دروست دەکات ناوەڵا ئەبوو لادا ئەو ها بسوڕێمەوە باشترە دەرێ دوور هەڕوو سەلامەت وەرەوە ئەمەڵە بابە و لادات سعيد كوي والله ماشي احوالك ساكي وزنك سعيد هو أزل ولا كيف يعني؟ لا والله هو نقر حازي فرادي حتى ولا تشوفون او برادر انا خوش بقوت السنه لنا ولا ويجدوا لا ماري قوداتي دا تومدي خير داري وزنك والله احوالك بعد ان شاء الله شو حفتك هديار دي يا اي والله كاكا كلها ساعه شنو ما قلتش يعني ما لا ايه حاجه سعيد مشغولين ايه سعيد سعيد لو مسألة كيف كذا وكاكا مسألة كا اها والله كاكا هم يشقبوا ايا ندابيو اي بستانك ناري وربستاني ترى عمل لا مرديد ادي لبو مسألة دا اخوازي شي شكر يقول باغي اها ندقو ايه يقدروش كخبر ددمي اتو هر شويه وحنات يوا والله دزانم شي جرازي بو ممنونيشا والله مسألة أولية هادي تسيا دزاينتيا والله كاكا تشيجا ما فرها كاو حق خويا بري تشيجا دري أمن حس خراب ملوان نديتي بس اي طبعا اما 20 سالة زيراني خرابة مان هيا نعم دزاي مان كرديها زامي خلشي مان شكانديها مريشي خلشي مان دزيها معناها وين رازية تشيجا والله تشيجا دري ئەمن لە منداری و پێک وەگەمامان کردی ئەو چەند زار سەری کوڕەکەمیش کاند و دەنگم نەدەکرد زانێ زانە قزمەت بووە تووشی چ بوو ئێ سەعید وەڵڵاهی دەرێ وەچی برای خۆم تەمەشای دەکەم ئەوە چێ سەعید وەڵڵاهی کاکە دەرێ ئەمن مێردی پێ ناکەم وەچی برامە سەعید بەرێ مەهانەم لۆ مەبینەوە مێردی پێ ناکەم وەچی برامە و ئەمە خراپین کورە نابەخوای ئەمە دزین ناوەڵڵا مریشی خەڵکمان دزیە کورە نابەخوای تۆ قسانە مەکە ما یازووخە لە بۆنگۆ ئەها ئەدی باشە لۆ مێرد بە کوڕی من ناکە سەعید وەنی عازی فەرە کاکە چ بکەم دەرێ وەچی برامە ئێوە وەچی براشمی پێی ناشێ دەرێ ئەمن وەچی برای خۆم تەمەشای دەکەم سەعید ئەوە وەنیە و قسەیە ئەوە ئەتو هینە و بینە و بەردە و بڕۆ بینە بەردا ئەتو ئەو مەوزوعەت پیا کرد وەچی برامە و مێردی پێ ناکەم ئەتو مەقسەدەکەت هەیە سەعید کورە بە خودای مەقسەدم نییە ئەوە قسەی چیژەیەم بە تو دەرێ ئەوها دەنا ئەمنیش نەگەیشت ئەو قەناعەتی ئەتو خۆت گران دەکەی هەتا پارەی باش لە من وەرگری بە حیاتیش بەو کلاوات و بەو ئەوەی ناتانی پارەی لە من وەرگری تێگەیشتی چێژەنگەی گۆشم بە فەرسەکی ناوێ دەبڕۆ دەی بە حیاتی زیرانە توشم نەکەی مەرحەباشم نەکەی خواحافیز کورە کاکە چ دەکەی خۆ
خۆ بەدەستەمە نییە ئێ بە خوددا چیژە دەرەوە چی برای خۆمە مێردی پێ ناکەم و ئێ کاکە من چ بکەم قڕۆشێن لە بەسەری خۆ بکەم ئێ کاکە دەکرێتن ئەمن چیژێ بدەمە کوڕێوی بە تۆ بزی بەس بینێت چار ڕۆژ کە پێکەوە نەعوێنەوە زەبینە لێستینەوە تەلاق و تەلاقکاری مافەراد ئەوێ ڕۆژەکەنیا لە بۆ شایدێکی چوومە محکەمەی برێ دەوەڵی چەند چیژ و کوڕی جوانم دی لەوێن دەرێ هەموو نیا دەیگۆ تەراق تەراق ئەو دەیگۆ تەراق تەراق هەموو لێچان تەراقدا گوتم کاکە ئەرێوەنگو لۆژنی تەراق ببن گوتی وەڵی کاتی خۆی بەدری خۆم نەمینە لێ تەراقی دەم ئێ کاکە چیژێ منش بەدری نیە ئەمش پاش چار ڕۆژ کە دەبی بچمە دەرکەی محکەمەی تەراق و تەراقکاری دەبیتێ ناوەڵ ئێ کاکە ئەوەژە ئەوە بزانە دیتە چی کرد دەبڕۆ بابچە لایمە بڕۆ حاجی فەرات ئەمن چ قسەی خراپم نەکردیە ئەمن تێناگەم مام سەعید چ هەنجەتەکی هەیە ئەو چیژەی ناداتە من وابزانم چ هەنجەتیان نییە بەس چیژە دەرێ و چی برای خۆمی حسابەکەم والله ئەمنەوە ناسە ناعەقل ئەو دەستە ناعەقلێت والله برێم ئەو سەی سەعیدیە باشە مام سەعید ئەمە مارەچ خراپین کورە نابەخوای باشە مام سەعید ئەمە دزمان تێدا هەیە ناوەڵڵا باشە مام سەعید جوچکەی کەسمان دزیە کورە ناوەڵڵی قەت ئەو شتانە لەنگو ناوەشێتەوە باشە مام سەعید ڕۆژێک لە ڕۆژان کوڕێ من بەسە سەربانی تو هەرگەڕایە لە بۆ کۆتر و مۆتران ناوەڵڵا ئەدی لەو چیژەکەت مێردی پێنان ئێ کاکە وەڵڵا خەتای من نییە برام خەتای من نییە بەخوای نەخەتای منە نەخەتای داچتی کاکە چیژە بەدری خۆی دەری ئەمنوەچی برام و مێردی پێ ناکەم ئێم چ قوڕێ بەسەری خۆ بکەم والله دەنا سەعیدە من ئەم بەغەڵەت تێگەیشت بووم ئەمن دەمگۆشان کردیە هەتا پارەی زیاد لە من وەرگری نا بە خودای مام حاج فەرهاد کاکە واللهی ئەمن لە دەستە خۆم نییە کاکە چیژەکەم ئەوە قسەکەی بووە ئەمش بە کورتی بەنگۆم گوت ئەوە کاکە ئەبول غەرەت لە من گەیشتیا کاکە تو شتێکمان لە بینی بکە با درمان لێک نێشێ ئەمە چەند سارە جیرانێکی لەسەر ئەو مەوزوعی با درمان لێک نێشی کاکە عەبوو ئەتوو بە غەرەت لەو شتان مەچوو تێگەیشتی ئێستاس بنێکە بۆ چیژت بە زۆری بداتێ لەو سەری تەلاق بدرێ خۆشە نا ئەمن بە حەیاتی قبول ناکەم کوڕێ من ژنێ خۆی تەلاقدا ناوەڵڵا ئەتوش پێت خۆشە کاکە ناوەڵڵی گەلە خۆشە سبینێکە دیسان دووبارە درمان لێک عازی بیتەوە کاکە زەفتکە و بینەوە و بەردەوە و نادەوە ئەنجامەکەشی تەلاقی لێ بکەوتەوە والله سعید ئەمن بە غەڵەتی تێگەیشت بووم کاچی خۆم بەس والله ئەتوو برای منی هیچم لە بەدری نەما ئێ والله ئەمن مەمنونم سعید مادەم ئەنگۆ هیچتان لە دری نەما ئەمن سعاتە کوو بکەم نەکستان بە زۆر بە مێردی بدەن نەژنی لۆ کورتان بینن بە زۆری دوای ئەنجامەکەی خراپ ببی فەرهاد بەرێ کوڕە بە قورئانەوە ئاخر دەفەزڵام سادی بچاری بیشانە دوعای خێرم لێ بکە گەردەنم ئازاکە گەردەنت خۆش و ئازاکی کوڕە مام سلێمان هەتوو مام حەمزە گەردەنت خۆش و ئازابێ گەردەنم ئازاکە گەردەنت خۆش و ئازابی دەزانن ئەمن مرک و مارەکی گەلە زۆرم هەیە ئەزانیت چۆن برام ئەتوو بڕۆ خەبەری ئەو جیرانانە بدە بڵێ مام حەمزە ئەم فەرق دەبڕۆ سەر قەبران ئەمن شەڕم ئاو گەرمەکەم باشە باشە من لە چێندە قەبرەتی لێ دێ لێرە لێ نەدەی ئێرە جێیەکی کووە سعید بەزەدەم زۆر ڕاق نییە ئەتوو جێیەکەی نیشاکورە دیا منە ئەوم بۆچینە دەوەرە بیدە بە قەزان یا بسم الله لەسەر الله دەبینی چەند ڕەقە سعید الله کورە باشە باشە ڕوا قەبر لێ داکاتە بەستە زمانەی بە ڕەحمەت بێ هیچ شتێکی بەختی نیە لە هیچ کاوەشی باش بوو کاکە ڕاوەستەوە چ دەکەی برام ڕاوەستە کاکە ڕاوەستەوە چ دەکەیت چ لێدەم کاچی من ئەتوش لەناو ئاردی منەوە چ دەکەی کاکە ئاردی چ بابە کورە برامە و ئاردام کڕیتم کورە بابە ئاردی خۆیە کورە کاچی منەوە قەبرستانی مەیەم لە بەلەدیەم کردیە برای من ها ئەوە قەبری باپیرمە ئەوێ دیتیا ئەوش داپیرمە ئەوێش پلکمە کاچی من ئەوە قەبرستانی بە ئەوەش ببتە مێردی پلکە نابی کاچی من نابی ئەمنەوە ئاردەم کڕیە برامە کو دەبی لەناو ئاردی من قەبری لێدەی ئێ با ببتە مێردی پلکە کاکە نابی شتیوا نابی باشە باش کاکە ئەدیامە ئەو مەیتێ لە چێ بشێرینەوە والله کەی بخۆتان لێدە بابە لێدە بابە ڕاوەستە چ لێدە لێدە تو بەڕاستە زۆر ئەنتیکێ زانیوە ئەنتیکێ چما کاکە دەی خوارد لێدە بابە لێدە چێ بەچێ لێدە
وتسيو يكون كاكا وا كاكا راوس الراس يكون عادي قبرستاني خولو خاني نية كنا برامو عردن ببارك الريبة باران قدر نازانن أدي وسيات شملي نكرديا إذا باشا دي من الشيء دنا لي ريد الشير والله أو قبرستاني ماري خصومة أو هرنابي إيه أبي هيك أبي هي ماري مامك يا ليه ده الشيرينه والله أبي هي ماري بالكما جايب إيه باشا دي ما قرر شندل بس يا أخو مامك أدي إياك ما لي دم اللي شندل بشير والله إبراهيم كيف خوتانا أوند زي ما بفروش هنا والله إبراهيم نافروشم شاروش دي مرديك دمري أم لشندري بشارمو باشا دي تو عم كان بيد رواية أما بس أو ما تي بزيد هذين وبقبر نبي والله كيف خوتان لو خوتان زيش كبي إنه إبراهيم لو كابرا من زريديت إيه باشا تسبقين كاكا بتشين زيش كتاقي تنسب يقول زيتي هو دري هو يماري خارمة هو يماري بلكم هو يماري ماما هو زوري لو كمان نرين أو قازمك تخو حافظ بي دبرو دي دبرو خير ما يدلو غوريك برا منو خيري ناكم دبرو دي سلام من زريديت برو كاكا سلاش كبرو أو خيري لو خوتان بكن باشا باشا نبي أوي بزاواش خد حسابك نا والله برام زاوا مرنية يقول والله هو يسمع قولني هذا ثاني أو هذا بارا بتنو بتنو من ذاك اللي بمرني برو كاكا برو دبرو دي دبي لما ريبي لا حول ولا قوة دبي أما أما السلام عليكم عليكم السلام ورحمة الله كاكا كويبرا باشا باش نحفظ كاكا والله أوا لبو أوي هاتين قوتان قرآني دخينتن أوزا مرديك مال لي مرديك قوت مان بي قرآن مالو بخيني بابا من قرآن دخينم مرديك تان كنز يا بيرا والله بير بو زنجين بو يا فقير بو والله وسط ناوندي يعني وصل ناوندي أري والله كاكا باشا كاكا لو خلشي ما دمي ناونده لو خلشي بس 6 سزاي ديتس بلا ما دمي ناونده بس 6 سزاي لون قدر إيه كاكا لو أدي دانا درايا 50,000 حقي خوي 30,000 حقي جيازي أخيرا وابزانا أمن إساك بخوش دنجشم خوشة سيا دنجشم خوشة لو تو دنجت موسيقى تدايا بله حاو إيه دواء شتشكا شمية سيدزمش كباب نديته لو بابا وخواردن دي لو خرشي لك خرشي أخيرا بي إيمالادي بالجدال يعني لو جدابي لو لبرت جدابي يعني أتو يعني بيزلش وكيدبتو يعني نخيرا وهر أسلوبك وايا أها أسلوب وايا أسلوبك يا كاكا والله كاكا تشارتي علاسة والله كاكا مشكلة نتشوف دفر بكاكا فرمو بابرو برو والله هذه هرامك القرآن مش تواني يعني لا بس قفتي دبي لا بس قفتي دبي باش هو ما عمل شيء قلب عندك هذا زاني والله أونيا أو تسخيرني أو تجارته دريم كوا بيبين القرآن كي بيبخيني سيروجان زي راس كذا شقيتي بيبخين لك أوزلو أما تشخو ما صار يشوفكن تعزكي بري ده كانوا أوزاري أود لكن خوي بزرنابيته دبر وقتي بازي إيه هوا هو هاي أدي كل دجارش كشاتي ملوينا بازي مراجن بابكم إيه مالي مراجن يا بري هوا إيه ده ولا مراجن عندك إيش ما بيت زحمة النبي تيش تاني بابي من والله مسألة مردية وتعزية وهذا وش تانية إنا لله وإنا إليه راجعون أبو تيلو ده تدري بخير بين كاتش من مراجن كوي بخير بين ماشي بخير بين يا أو لبوي هاتني وقوت مان تازك مان هي لبو مان تازك فاتحي بخيني وصلاوتي ليديو لبو تازك مانا قيتك بس سر سر جينا يا بياوه والله بياوه خو عافيك خو على جناحي خوش به إن شاء الله يا أخو لقى مرديتوش إيه أزوا كودي كوناي مقصدم كاتش من أوا روجي سيروش تان ديونيا بري سيروج تان سيروج داني شمل تعزيب خويا نبوتان بري إيه هالروجي دو ورقة تاني دستنو سيروج دا كاتا شج ورقة أويك إيه دو بساري خوتان دم هنو دم بنوا ساري خوما ساري كبا تبريدش بيتش كدنيا قرمة كريمة أها أو تزا بازي دريم يعني تازه كما زور وها قربارغ نينا بهرزان تربيتن والله رولك جان اگر قربارغ بي اوا امن زور دخوين ما عندي دبم دبي خواردنا كشم دبي مزبوط مي امن طبيعتهم خواردني تعزيان نبات يقولوا بتعملوا دي دوسي هاتي وشم هي لمالو دبي بو من دالكانش بينم يعني كباه لا تدور قي دريم براجن اتو دان دي شيء هذا يخود قلتي نا كريم من اوانا محرمه هدي
هذه تسبيحة حرام غريبة بمبيني تسبيحة كلوها ملون أو مديري طازية كاتش من أو لا دروي ولاد لون هاتيا بهدية درم بازي فاتم مقرا وبرك بسيارة كاكا والله أمري خواي رزايها تازه اشتكى هاتيا يتسبكن بخدا هر دبي بين أنا آخر قشمري ما بيدك أواني بازي أما دام هر دبي أما بين درم باش تصدق كبين دود يعني كان جيت تعزة كداني أو رأيك كم رجع أنا والله دوري الساعات يعني يكودو قربارغ دس بيدك إذا باشا يكودو قربارغ يستا ساعات سندا أو يستا كان عن تقريبا ساعات أولو يازدي دتي ساعات تراوستا يا كاكا نا والله دوازدي كاكا بانجيني وراني دا لدومرن خارنا كم لو بيننا مالي لدومرن أميش ديما تعزة دو ساعات لو تندخوين وديما باشا ده باشا ملاجن بس ملاجن سلاماتي بقول درين دنقت قلق خوشة وشي موسيقى بس سر سر بلا بيشا شي بارا كم لو بينن يتنادي الرجل شي بخيني وشي بني أتما هنا ولا قخو ما نجي بارا كددني كاكا أما شرط شروطه لا بيشا بارا كم لو بينن هم روجا كش باش نجني وروان لدومرن خوارنا كش لقل دستان بينن أو أقل حزك راوس استانا كهات لدوم حزك باو بتشتكل بيع مدام يلشط بنزا دينار أو لبرشي خوتيني كاشي من هذه والله باتي درم الرقم ودني تلفون وملفون لابد بكين وقت دين كهات سن خوا كريمة دباش بخير سر دباش ملاجن ممنوني خوا قدرتان بسر بخير خوا يا ربي خويا قمر دم زي شي بمرم ما يتمنا بين دريته ولا باو حاله سعيد كل درم يا ربي خداي امنيا بزي كرشي دا بس وبيتوش او موسوعين من كو كسنجنا تدانا لشي او باري سربنا بيت لا اله الا الله استغفر الله استغفر الله هو دنجي خوا عفوك زور تصور خوا عفوك والله سعيد هو تازية كشي خلاص بس زمانه يا ربي خدا لبناهي خوش بي يا ربي خدا لبناهي خوش بي ولو اما ازت ما زور دي بس قدني خوش وآزاد ازازال قدني خوش هذا قدني خوش وآزاد اتو جمع عديتان كل خو بيا ومرديه تشيلي دمري او غمي ناخ وغمي تازية وغمي او قبرستان اتو دي تتكابر قبرستان حكم النبي لي ربي شارنا كل والله الرحمة لداك وبابك اخو ادو هكا سرقنيا لا يقديني لي بشادي واه لا يقدر تشدو هالشخص القرآن لو دخني ونيا اون دي لبو لو قيامتي بكا بارش زور لي دستيني اودو سيم دسي ملاجني ديني اگر نايني لي دبت عيبا اگر دشيني ايش كاكا بين شج ولا قيدويتن كرادي وينا تازيي او دبكانه دبي اوي اوي بيشكش نكي خالتي سا قشمرت بيدك بويتا موديل اري بالقرآن او والله حبو امن يكشي دريم امن دريم نيا حكمتي هريم حلو فصلة شي لبو عادي قبرستاني دابنيتن حلو فصلة شي لو وزعي تازيي دابني بس تو هم مجاريها عزيز مكي ودول مشكلي مش حقيقة مزاني تلفوني تونا دلوقتي ده باشا جانا ده باشا من تو زي شو كلمة يا جاي تلفون دوكا مباشرة قربان ده باشا جلقة كم ده يخوى حافيز هو سعيد هو لا وقت اللي قد شيدك زرقة كمونا زانم كتي عيبناكي كتي شرمناكي كتي بتريوا يعني اتو اوش تقرانش دكي سعيد وتو باسي تيركي وتو تيلي دي خول لخدا بري عشدا بالله يتمنا كدا جيبنا هم قصة جيبو جد تسيبو بابا احترافك تبكم احترافك بقربان بموكا سكارك مو سعيد او هايو ايه اتونيا اتو لوم دركتي شتو خايني اتو لوم دركتي هموش تشي دكي او تو باسي تيركي سعيد خليك تيكما دي لو ديار الناس اني قصي لك اولا دكي ها تشتلا بسجا امن دزانم صدقه خدا دزاني سيبر لدزني من تصميمي ماري بعمل دكموا لا حول ولا قوه الا بالله كل غلط تيجيشتوي والله وبالله وتلا غلط تيجيشتوي سعيد غلط تيجيشتوي من شو ندلم دي خيانة كملتو من كم هي لتو زيادة كتو جيم دي بو بجيتو خم بالكم يا بديتو لا اله الا الله لا اله اله الا الله كل سعيد تو غلطي او كاكم بو برا قوركم بو كتي عمل زاي قد عن عمري مقايشت او عمري اما نمدي بشر بريتا كاتشي بقربان بمو او ها ودرم لي عاجز بو اتدري من الشكاندو
ئەو شتە قۆڕقۆڕانە بەتەمان لە بن سەرێ کاکن نێبرێ وەلا کاکم بوو بە خوددا ئەو شتانە ناخواتن ئەمن دەزانم يعني ئێستا تۆ دڵە لە من پیس کردووە سعید يعني من خیانەت لێکم سعید هەروەیە نەکردم وانە وانە بۆ ئەوەندە غەڵەتی بۆ ئەوەندە مێشکت بەلایشتی خراپە ئەڕوان ئەمن دەمگۆ دڵخواز و هاچاوە خۆ ڕێژ دەکات نەمزانانی ئەو شت لە بستێت و ئەم دەمگۆ داخوا ئێ لە ئەمری دەوێت لە ئەمری خۆش دەوێت لە بۆ منەوە دەکات ئاڕۆ سعید من چەند ساڵە لەگەڵ تۆ مەتایستا خەڵەتت لە من بینی و تخوا من قسەیەکەی من داوێن پیسنی من چێمێ لە تۆ زیاتر بەس تۆم خۆشەوە وەڵڵا ئەوە کاکمە دڵمی عاجز کردبوو لێم تووڕە بوو منش مرحبایم ناکرد کەچی ئەوڕۆ پێکاتینەوە ئاش بووینەوە خیانەتم نەدیت بوو لە تو بەس ئەوە دیتم بڕۆ شۆری ئەم بۆ خۆم دەزانم بەکەم ئەو حاڵە سعید ئەو ترت و فێرتا ئەو شتۆکە ماری خەرچی کاول کرد مار ماندی نێبی بەخێر بێ مام سعید وەلا تاخیر بووی لۆ تاخیر بووم والله ئەمن هەر لۆ ئیشێ نهاتیمە بەس هاتمە یەقەی تو بگرم لۆ خێر والله خێر لە نیچەوانێ خوش کرد لۆ چ بووە والله خوش کرد بینە و بەردەچی دانا کاکە کورت و مختەسەری ئەتو برایەوی وەنیا بالێت نەشارمەوە لەگە یەکەچی شەکلی کردێ نازان بە تەلەفۆنەوە کەو مەلەفۆنەوەی قسەی دەکات مام سعید والله ئەو هایە تەلەفۆنی تو کردیا نا والله گەلۆ غەفوری برامی کردی والله گوتی لۆ برام کردێ بەس دەزانم دروی دەکا دەزانم لەگە یەکەچی بە قوربانت بم و کورە سەعید چییە و نازانم چ و درێمنت شکاند و وەلعاسری کورت و مختەسەری لۆ خۆتە هاتمە پێ بێم عیلاجی خوشی خۆتان بکەن مام سعید بەێ ئەرێ خێرەنگۆ ئیش ناکەن والله کاکە ئەمە ئیش دەکەین بەس ئەوە مشکلێکمانەیە کاکە مشکلتان لێرە لە ماڵی حەکە ناخە بە خۆت زانێ مراقی بم لەسەر عەمەلان لێرە عەمەلەک ئیش دەکات دەبی بچم پێیان بڵێم پێشیان بڵێمەوە مەعاشتان دەبڕێ کاکە باس مەوزوعی دەکات زەمیز دەکوژیت مەوزوعی چێ کاکە والله ئەتوش مراقی بمانی ئەوە کوڕێخە زوورمان دەزانم کوڕێخە زوورمە کاکە من چوومەوە مارێ خوشتیم دیت بە تەلەفۆنی قسە لەگە یەکەچی دەکرد بە قوربانت بم و ئەو زەوانیا ئەمن پێم گوتی کەیف خۆتان لەگە خوشی خۆتان ئەمگۆ ئەو خوشکەین بۆ هیچ کەلەکە من ناعەوێتەوە تو دەزانی چێ مام سعید بەخۆی هەندێک جار ئینسان بەردی بە تاریشی وێدەنێت شتی بە تاریشی بەجێی من دەکەی ئەتوو لە دوی ئەو مەوزوعیەوە بەونەوەی مەڕۆ بەنەو عەشکە بڕۆ کو یعنی ئەمن بەجێ خۆم جێم لێ بووە کو یعنی گولەی بە تاریکی وەنە نێم قەیدی ناکە ناخۆ ئینسان زار و بار سەوو دەکا چێ دەلێ وەیە چێ دەلێوە نییە دەزانی کووە ئەتوو دەتانی بە ئاسانترین ڕێ ئەو ژنی خۆت تاقی بکەیەوە ئەگەر ڕوخسەتم بدەیە ئەوەش پێی ناخۆشەویشە کاکە ئاتو نییە سیم کاتەچی بکڕە ڕقەمەکەی نەزانی ئەو قسەی لەگە بکە و ئەگەر جوابی دایەوە بەخۆشی ئەوە بزانە مانای ڕێزم هەیە لەوانەیە غەڵەتەچی هەبی بەس ئەگە زانێت تەلەفۆنی لەسەر قەپات کردی و زوونی پێدای وت شەرمێ ناکەی عیب ناکەی زانش تەلەفۆن نەکەی تەلەفۆنکەی بە مێردم دەڵێم ئەوە معنای وەیە هیچی لە هیچ دانیە و لۆ خۆش قورعان بزانم میشی غەڵەتەی بۆ داچکە سەری خۆ دەکەم و بەڕاستە تو ئەرێ وەڵڵا با ئیش نەگاتە داسی بەجێی من بکە بەو نەوعی یعنی ئەمن برێم خۆشتم دەوێت یعنی وەچ عاشقاتی قسەی لەگە ئەگەر جوابی دام و یعنی ئەوە هەوە هەوە ئەگەریش ئەوەی کردم ڕەتی کردمەوە قسەی پێ گوتم یعنی دەکاوە خالیس و مخلیص ئەو برایەکەشی مرتاح دەبی لەو حالەتەی دەو جەکاکە مادامەتونیە ئەوڕۆ ئیجازە بدێ ئەم بچم شتێک ئەوەی بکڕم شتەکە دەبڕۆ ئیجازە باش کاک عەبوو ئیجازە بدەم ژەتمە دووە مشکلەیە معناوێ داسەکەی بدەنم بە خۆم ئیش دەکەم ئەنگۆ هەڕۆن مشکلی حەلکە دابڕۆندەی دابڕۆ دەی سەعید بەس سبەینە زوو بێەوە ها بە خودای سبەینێ ئەگەر ئەو مۆزوع ئەگەیشت مەقنەعات ئەوە زوو دێمەوە ئەگەر نەشگەشت مەقنەعات ئەمن لێرەوە ئیشەکەی بەجێ دێرم فەسڵ بکە بەکەلکی شێ نایەمەوە ئارێ وەڵڵا وەڵڵا بابە ئیش باشە ئەمەلە بستە ئیشێ و مراقیبیش ئیش بکە بزانە قسەی من دەقام دەقوەیە یاننا بزانە خوا ڕەوو دەدایان بەتوو چاوشم
ئەوەکانی خەکەمە لە هەمی باشترە. ئەوە چییە؟ ئەو مۆبایلی خۆیەتی ئەوەی چییە؟ شتێکە حەقەتێن دیارە بەتەمای خیانەت و شتیوان بکەی ساعید وەنیە؟ نعم سلامات الحمد لله كذا سنة ده كشنو ئەوە چتە پیاوەکە؟ هیچ نییە لەوە بەشۆکایی چ لێ قەوما؟ بەس تو چایە خۆ بشوشت ئەویشمان لێ مەمنوع دەکەی؟ نا لۆلت مەمنوع دەکەم. ئەس دەڵێم بەشۆکاوی. هیچ نییە هیچ نەپەشۆکاوم هیچ ئاین و ئۆینشم لۆ مەبینەوە هیچ بوختان شتیشم لە بۆ دروست مەکە ناوەڵڵا لۆ چ لە خۆت شک دەبێ وا دەڵێ بوختانشتم لۆ مەدۆزەوە قەڵاشکە لە خۆ بەشکە. وەڵڵا چەند بە خۆشک نایە لۆ ئەمن بوویماتوو لۆ ئەمنەتوومە لۆ من چیمە؟ شتی بن بەڕێم هەبیتر پیاو ئای بە قسەی بکات تفی سەر هەوراز بەڕووی خۆت دەکەوتەوە نازانم چت پێ بڵێم. سعید تۆ باسی چیەکەی واز نایەنی؟ باسی چی دەکەم؟ ئەم پێ گوتی وتم خەڵەتی. دەزانی چیا؟ دوور مەڕۆما پێ وتیەوە کاکەم بوو. دەزانی چیا؟ هەمکار دنیا لەم وایە دوو قۆچت پێ وێ لە ناو چاوم ڕادەکەی. هەر بۆ تۆ کۆرە نامۆچە تو دەبی. یعنی تۆ بڕوا من ناکەی ئەڵێمەوە براکەم بۆ لەگەڵی قسەم کرد؟ ناوەڵڵا. ئەوە بەڕاستە؟ ناوەڵڵاهی بێت بڕوا ناکەم بچە عەشی پەلەک. معقولە یعنی تۆ پاش ئەو هەموو ساڵە ئێستا دووڵە من پیسەکەی سعید؟ ناوەڵڵا. ها؟ دیارە سعید خەشیمە. گوێ بگرە سعید دە قسەیەکت پێ بڵێم باش بیکەرە مێشکتەوە. من شەرەفی باب و برای خۆم بەسەتی وەک تۆ نادەم. شەرەفی تۆش بە هەموو دنیا نادەم تێگەی لە منیانە. من ئەو هەموو ساڵە خیانەتم لە نەکرد ئێستا خیانەتم لێکەم؟ ئەگەر ئەوەت ڕەچاو بکرد بە ئەگەر شەرەفی من بەهیز نەدا بە فیکانت نەدەکرد. باشە دەبی ئەوە لە چی بیتن؟ چوو لە چی؟ بس بوی چی نازم سعید فرزاده تلفونك اللو كان اوي بن بري بين مسا بري برقم وياكي او زهان جنيا هر عشايب قبلي امن اواني ما اوان ما الحمد لله بتيار ذكري او زارسا الو جان تسواني احوال هاي بقربان ذو وسط كوا كسحات ما امنتهم كان خوش دبيتن يعني تذكري امنتو علاقتي والوصل علاقه خوش ويستي تقيد نعم ناصنو يقتدى بينو يقتدى ناسينو احتراف ذكريو يعني قصدي يعني دريم اتم خوش دوي وام دريم اتم خوش دوي لو خما شكل ذاك بيكو باجنيا هذه شي قابلو خوش الدنيا هلو انا بوا
کچێ و دەنگە ناسکەی و دەنگە ناسکەی و دەنگت نییە دەرێ قەوانە دەنگ دەرێ تۆ بەگورەکە بە من جێبدا دەدەی کچێ بە قوربانم من بەس حەشقی دەنگت بوویمە جارە ڕەنگتم نێتە ڕەنگت ببینم هەر یەک جاری دەسووتێ کچێ وەڵا چ دەرێم ئەوە نییە دەبوێ نییە حەزم لێ بتبینم ئەی بە حەقی پێغەمبەری نییە حەزم لێ نییە بتبینم ڕەشێت بمرە بۆ تۆ كنت بدينم كنت بقيتي تو حتى جينيش دل عم استعدت انت بو استعدت بينم نابي كنت والله يا قال استعدت حسوس وباشترا يعني خوش يستمع لدكي لولا قلبناكم او بس مفازمتي ما سعيد افندي ها هذه أولية خوش يستمع لدكي خوش يستمع لقلبكم وليا خوش يستمع لقلبكم سعيد او مفازمتي يا سعيد هذه خواتنا زاني ورا قميمنا نزاني ولا نزاني تو زاني من يكش كمان نبغى او في تاني لك ولا قد اخذ بتشيم لا زور غلطي اما نزاني ما ورا قميتو يا سكني وراني كم عم خاندك دوا دو موبايل اللي بيني ريك جرسم بو خم كنت تعجب ما تو موبايل يفوب لي دانا او تسيو موبايله ساك زاني اتوي والله او تمثيلي ولا استر منك يتي موضوع والله يا دنا عمل اول من بس دور رؤيتو كرني بس دور رؤيتو كرني بس ديار والله ديار امر غلطم طبعا تو غلطي لبروي تو ضل من بيسا ببيه السودي تو بابا من ناكي كمان او كاكم ولا قال قسم كردوانيا بس صرصر وصرتا ايه صرتا يبدا لا بوي كمان ضل باكو بيلا سر يبدا الو روف دنيا ما رشي لقى توك سايكل اتو باخذ تلفون بمنك دابا شهر سعيده فنيتي غير بلي لمن بيس كدوا دو سير روش يعني لمن طال كدوا ها كاغروف كل باشي كل صعوبة دكاتره والله أولني لو خماش تقول ما أود دمزاني أحسن لك بتقول ما اشتكى يعني هذا بقول والله كل سنية ما قلت ما يجي من هذا بس والله وقرآن إني أم قلا غلط ها كل والله كاك والله وين بس نيا أمن غرض الرويش مغرض أمن دري ما خش نقول بيس كده مقصيلة قد تذكر ده بوما قربان وأمن دري من راس نيا حزار ليك قلت بقرآن هبي نبي لا فيش تام خيار يدك ولا جاي كش شكل يكريا والله ثم بسيتو كارو ثم موبايلك مكري والله تلفون لقيت أرجعك زاني أمن بوقوا داوي بدنا تشوف دكام هذا ما شقوا عافس استعدت باكو وبكيا وكا زاني سوشناكا هم كان أمن كده ما تملكه أمر غلط رويشتم داخل سد كسك وش مني أو هانيا لو خويتك دايا وسري شو تقريو سري خيزانة كشي بتقري مار من داري لو خويتك دايا لسأو مسألة أم زوزو داوي بدكم أشد ملا أتلو قري باك تربوي بس أمن درم خليك دو غشي كرقوتم نوق الدنيا بس أيش بخداي أم زوزو بشمان دمو داوا لحمو كسر دكم بنعرفهم نسقى بقوم تيجاتم يعني اشتكي غلطم كل داوا لحمو كسر دكم بين يشتمي داتي لسر أو موضوعي تيج ندى